سڵاوتان لێ بەڕێزان، من دکتۆر هونەر عوسمان، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان لە تاوەری تەندروستی سمارت. خۆشحاڵ بووم کە بەشدار بووم لە بەرنامەی پزیشکی تۆم لێم بپرسە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی ئەوەی بەڕێز. بەڕێزان، بابەتی زۆرمان هەیە لەسەر کێشە و گرفتی منداڵان. یەکێک لەو بابەتانە کێشەی غازاتی منداڵانە کە زۆر جار پرسیاری لەبارەوە دەگرێ و کێشە و گرفتی دایکان و باوکانە. بەڕێزان، کێشەی غازات لە مناڵدا لە تەمەنی لەدایک بوونەوە و بە تایبەتی لە دوای تەمەنی 2 هەفتەوە دەست پێ دەکات هەتا نزیکی تەمەنی 3 مانگ. نیشانەکەشی ئەوەیە کە مناڵەکە زۆرجار بە درێژایی شەو یان زیاد لە 2 ساعت یان 3 ساعت گریانێکی بەردەوامی ئەبێت، قاچ و دەستی ڕقەکات و زۆر دەگری. هەرشانە بە شەو بە ڕۆژ و حاڵەتی لەگەڵایە. حاڵەتەکە جێگای مەترسی نییە و کە تەمەنی نزیکی 3 مانگ بووەوە زۆرجار چاکە بنەوە. باشترین ڕێنمایی ئەوەیە کە دایکان و باوکان تاکید بکەنەوە لەسەر کە دایکەکە شیری خۆی با بە مناڵەکە کە زۆر یارمەتی دەرە بووە کەمبوونەوەی ئەو غازاتە. و لەگەڵ ئەوەشە ئەگەر منداڵەکە شیری قوتووی خوارد، باشترە شیرێکی طبی دژە غازات بەکاربێنێت هەتا تەمەنی 3 مانگی کە لای خۆمان پێ دەڵێن شیری ئایسی یان کۆمفۆرت، ئەو دکتۆر بۆی دیاری دەکات. هەندێک جار قەتری غازاتش بەکارێت کە زۆر دەوری نییە لە چاکبوونەوەی منداڵەکە، بەڵام تا حدێک یارمەتی دەرە. ئەوی جێگای دڵخۆشی ئەوەیەکەوە ئەم حاڵەتە جێگای مەترسی نییە. بەڕێزان، دێمە سەر وەڵامی پرسیارەکانیەوەی بەڕێز. بەڕێزێک پرسیارێکی نردووە، دەڵێ سڵاو، من مناڵێکم هەیە 11 ساڵە، ئیشتیهای نییە، هەرچی ئەخوا ئەڵێ سکمێشەیە. پێشتر بەکتریای مەعیدەی هەبوو، پاردوو مانگی عیلاجی خوارد، بەڵام ئەم ساڵ قاچ و پشتی ئێشەکات. خۆم زۆر ئەترسم، گوێم لە دکتۆرێک بوو ئەیود ئەو نیشانانە نیشانەی شێرپەنجەی خوێنە. من چی فەحسێکی بۆ بکەم بۆ قاچ ئێشەکەی؟ ئەشیعەمان بگرتووە، ئەڵێن ئەشیعەی سەری بگری دیاری دەکات. اینجا غازاتیشی هەیە. پرسیارەکەی زۆر بابەتی هەڵگرتووە، بەڵام بۆ مەسەلەی کەمی ئیشتیهای منداڵ باشترە دکتۆر ببینێ و پشکنینی بۆ بکات. ئایا کێشەی کەمی خوێن، کەمی ئاسن، کەمی ڤیتامینەکانی هەیە؟ ئایا کێشەی غودەی هەیە؟ یان هە گرفتێکی تەندروستی تری هەیە؟ ئەبێ پزیشک بۆی دیاریکە پێش ئەوەی عیلاجی ئیشتیهای بێتە. بۆ مەسەلەی کێشەکەشی بە هەمان شێوە ئەبێ دڵنیا بینەوە ما گرفتێکی تەندروستی قورس نییە و تەنیا شتێکی ئاساییە کە زۆرجار لای خۆمان پێڵێن تەشەنوجی قۆڵۆن، ینی هەڵاوسانی ڕێخۆڵەکان، کە ئەمە زۆرجار بەهۆی خواردنی خراپ و خواردنی دەرەوە زۆر حاڵەتە ڕۆیە. ئەبێ دکتۆر ئەو حاڵەتە بپشکنی و قەراری لەسەر بات. بۆ مەسەلەی حاڵەتی کە ڕێی گوێم لە پزیشکێک بۆ توێتی ئەمە نیشانەی شێرپەنجەی خوێنە، نابەڕێزم مەسەلەی شێرپەنجەی خوێن ئەوش بە هەمان شێوە بێ لە فەحسەکانیا دەرکەوێت، ئەبێ فەحسی تێر و تەسەلی بۆ بکرێ لەبارەی خوێن و هۆکارەکانیەوە. ئەو کاتە بمان دەرەکەوێت کە ئەم حاڵەتە حاڵەتی شێرپەنجەیان نا، بەڵام زۆر بەدەگمەن حاڵەتە پەیوەندی بە شێرپەنجەوە هەیە. بۆ مەسەلەی قاچێشەکەشی باشترە فەحسێکی ڤیتامین دی بۆ بکەیت و ئەگەر ئەو حاڵەتەشی تەبیعی بوو تەبەن بە پێ پشکنەکانی تر ڕەنگە هۆکاری تری زۆر بێ. بەڕێزێکی تر پرسیاری ئەوە کە دەڵێ ڤیتامین دی تا چەند ساڵ بدرێ بە مناڵەکەم 3 مانگە شەو ڕۆژێ 2 قەترەی دەدەمێ، خراپ نییە. بەڕێزم، ڤیتامین دی پێدانی قەترەی ڤیتامین دی بۆ مناڵ بە هیچ شێوەیە خراپ نییە، بگرێ زۆر یارمەتی دەرە بۆ پتەوکردنی ئێسک و بۆ پێگرتن و داندەرهاتن و جستەیەکی بەهێز بۆ منداڵەکە لە داهاتوودا. تەبەن پێدانی چەند قەترە لە ڕۆژەکە بە پێی شەریکەکە گۆڕێت. شەریکە هەیە 2 قەترێ، هەیە 4 قەترێ، ئەوە دکتۆرەکە و سەیدەلەکە بۆ دیاریەکەن بۆ بە هیچ شێوەیەکش خراپ نییە. بینە سەر پرسیارێکی تر، ئەڵێ منداڵەکەم شیری خۆم ناخوات، چی بکەم؟ بەڕێزم، منداڵەکە شیری خۆت ناخوا بێ بزانین هۆکار چییە. ئەمە دیسانە باشترە پزیشکی منداڵان ببینێ، بزانێت لە سەرەتاوە کە منداڵەکە لەدایک بووە چۆنی دەستی کردەوە بە شیر پێدانی، چۆن شیر پێدەی و ئایا شیری خۆت کەمە کەم نییە، منداڵەکە تێری پێ خوایە تێری پێ ناخوا. باشترە ڕێنمایی بکرێت لایەن پزیشکێکی پسپۆڕەوە، ئەو کاتە بزانین هۆکارەکە چییە. منداڵەکەم بە درێژایی شەو و ڕۆژ دەگری، نازانم چێتی. ئەمە پرسیارێکی ترە، پێویستە چی پشکنینێکی بۆ بکەم؟ بەڕێزم، تەمەنی منداڵەکەت نەنووسیوە، بەڵام وەکو باسم کرد ئەگەر
لە سێ مانگیەکەمی تەمەنیا بێت حاڵەتی غازات هەیە لە منداڵە ئەوە حاڵەتێکی زۆر باوە منداڵەکە بە درێژایی شەو وەکو باسم کردەگریت یان 2 ساعت 3 ساعت زیاتر دەگری هەشانە بە درێژایی شەو ڕۆژەکەگری حاڵەتێکی غازاتی منداڵانی پێوترێ و جێگای مەترسی نییە بەڵام باشترە لایەن پزیشکی پسۆڕە ببینرێ دڵنیا بێکەوە حاڵەتەکە غازاتە و کێشەی تر نییە ئەو کاتە پێوتری غازاتی منداڵان و ئەگە پێویستی بە پشکنیکە بۆ دەکات بەڕێزێکی تر پرسێت بێز ئەحمەد منداڵەکەم سەری زۆر عارەقەکات و گەرم ئەبێت لە کاتی خەوە هۆکار چییە؟ بەڕێز مەسەلەی عارەقکردنەوەی منداڵان هۆکاری ینی بڵێن مەترسیداری لە پشتەوە نییە لە منداڵم حاڵەتە زۆرە بە تایبەتی و خۆتەڵی لە کاتی خەوە پشتی سەران ڕەکات یان سەران ڕەکاتەوە هۆکارەکە شێوەیە زۆر جار عارق ڕژێنمانەیە عارق ڕژێنەکان لە خۆمانە لە تەمەنی گەورەیە سێرەکەی بە تایبەتی لە هاوینانە جسمان زۆر عارەقاکاتەوە بەڵام لە مناڵە زیاترم عارەکردنەوەی لە سەریایەتی هەستەکەی سەری عارەقاکاتەوە جێگای مەترسی نییە تەنیا یەک حاڵەتی ئاگادار بە ئەگە مناڵەکە لە کاتی شیر خواردنە عارەقی کردەوە و هیلاک بوو ئەمە شتێکی جیاوازە ڕەنگە پەیوەندی بە دڵێەوە هەبێ یان پەیوەندی بە نەخۆشیەکی ترەوە هەبێ کە پزیشک بۆ دیاریەکات ئەو حاڵەتیان شتێکی تایبەتە بۆ ئاگاداربی بەڕێزەکە پرسێ هۆکاری نەمانی بەرگری و زوو توشبوونی پەتا چییە لە منداڵاندا زۆر جار ئەم حاڵەتە وەکو پرسیار لە دکتۆرە کرێت مناڵەکەم ئەڵێ منداڵەکەم بەرگری لەشی کەمە زوو توشی پەتا بێ ئەگە تەنیا پەتایەکی بەسیط بێ وەکو هەڵامەت و کۆکە و ئەم حاڵەتانە ئەمە حاڵەتێکی زۆر ئاساییە ئەگە مناڵەت ساڵێکە 12 جارش ئەو حاڵەتە بگرێ و زیاترش بگرێت کێشە نییە بە شەرتێک حاڵەتەکە نەگاتە ئیلتیهابی قورس هەوکردنی قورسی سیەکان یعنی ئیلتیهابی سی زۆر قورسی هەبێت زیاد لە 2 جار لە ساڵێکە یان ئیلتیهابی پەردەکانی مێشکی هەبێ یان ئیلتیهابی قورسی خوێنی هەبێ یان ئیلتیهابی قورسی گورچیلەکانی هەبێ ئەمانە زۆر جار ئێمە ئینجا بیر لە حاڵەتی کەمی بەرگری لە شەکەینەوە و دەست ئەەکەین بە پشکنین بۆ مناڵەکە وەکو تر مەسەلەی پەتا و هەڵامەت جێگای مەترسی نیە و ڕەتی بە کەمی بەرگری لە شەوە نییە بەڵام باشتریشە منداڵەکە پشکنینێکی سادەی وەکو فەحسی ڕێژەی خوێن و مادەی ئاسن و هەندێک ڤیتامینێ بۆی بکرێ چکە زۆر جار ئەمانش هۆکارن کە منداڵەکە زوو ئەگەر کەم خوێن بیان کەمی مادەی ئاسنێ بێ هۆکارەکە زوو تووشی پەتایانە بێ بەڕێزەکە پرسێت سڵاو دکتۆری بەڕێز بێز منداڵەکەم تەمەنی ساڵێک و 6 مانگە ماوەیەکە تووشی سکچوون ئەبێ نەک وەک سکچوون نا بەس پیسایی زۆر ئەکات لەگەڵی پێوەی دیارە لاواز ئەبێ بەدمە دکتۆری منداڵان بەبێ فەحەسوتی ئیلتیهابی هەیە عیلاجم بۆ وەرگرت هی ئیلتیهاباتەکە چاک بوو شروبی مەڵتی ڤیتامینم بۆ کڕی کێشی باشتر بوو ئێستا دیسان وای لێ هاتوێتەوە چی لێ بکەم بەڵام بەردەوام ددانێکی دەردێ ددانێکی تری بەدوادا دێ ئەبێ پەیوەندی بەدان و هەبێ یاننا مەسەلەی دانتەرهاتن هەندێک جار منداڵەکە تۆزێک بێتاقەتە بێت کوڕزانەوەیە بێت تایەکی کەمیە بێت هەندێک جار سکچوونێکی کەمیشیە بێت بەڵام ئەمە نابێت زۆر درێژە بکێشێ حاڵەتێکی تر هەیە ئەوەیەکەوە منداڵەکە تەمەنی لە دوای تەمەنی ساڵەوە هەتا نزیکی 3 ساڵ 4 ساڵ حاڵەتێکمانەیە سکچوونێکە یان خۆت باسێکی سکچوون نییە بەڵام پیسایەکی زۆرەکە و بە تایبەتیش لە بەیانیانە و پیسایەکەن هەندێک جار سکیشیان پێوەیەشە ئەمە بە ئینگلیزی پێوترێت تۆدلەرز دایریە حاڵەتێکە جێگای مەترسی نییە هیچ گرفتێکی تەندروستی دروست ناکە و بە مرۆری زەمن کە تەمەنیان تۆزە چوە سەرەوە کە گەیشتە نزیکی 4 ساڵ و 5 ساڵ وردەودە بەرەو باشبوونە چن ئەگە خواردنی خراپ نەخۆن ئەگە خواردنی تەندروستیان بدرێتێ لە ماڵەوە بەڵام ئەگەر وەکو تۆ باسێکی کێشی پێی کەم کە ئەم حاڵەتە ئەمە جێگای پرسیارەوە ئەبێ پزیشک بیبینێ چونکە نابێت ئەو منداڵە بەو سکچوونە بەیان بەو حاڵەتی پیسایکردنەوە کێشی دابەزی ئەگە کێشی دابەزی ئەبێ پزیشکی پسپۆر بیبینێ بۆ دڵنیابوون کەەوە نەخۆشیشی قورسی لە پشتەوە نییە پرسیارێکی تر بەڕێزی کردوێتی ئەڵێ سڵاو بێز ئەحمەد مناڵەکەم تەمەنی 6 ساڵە کە فەحسی میزی بۆ ئەکەین خوێنە ناو میزەکەیەتی سۆنەریشمان بۆ کردو ئەڵێ هیچی نییە هۆکار چییە
یاخود ئاساییە و چارەسەریش چییە؟ خراپ نییە ئەو خوێنە لە ناو میزەکەی بێت، ئازاریشی نییە. زۆر سپاس بۆ وەڵامدانەوەتان. بەڕێزم، بوونی خوێن لە ناو میزە پێویستی بە پشکنینی ورد هەیە. بەتەنیا پشکنینێکی میز ڕەنگە کافی نەبێ بۆ حاڵەتە، بۆی دڵنیابین کە ئەمە نەخۆشی نییە، نەخۆشیێکی قورس نییە با بڵێن. مادەم سۆنەری بۆ کراوە سۆنەرەکەی پاکە، ئەمە جێگای دڵخۆشیە. بەڵام لەگەڵ یا کۆمەڵێک پشکنینی تر هەیە، بۆ منە پشکنینی ئیشی گورچیلا کە کریاتینینی پێڵێن و حاڵەتی ئەو خوێنەکە لە ناو خوێنە لاو میزەکە خوێنیتە ئەوش بێت چەند پشکنینێکی وردی بۆ بکرێ بۆی دڵنیابین کە ئەمە نەخۆشیێکی قورس نییە، چونکە هەندێک حاڵەتمان هەیە کە خوێن لە ناو میزا دروستە بێت. لەوانە حاڵتە ئاسایەکان وەکو زوویلاک بوون، تای مناڵ تووشی پەتایە شتێک بێت، ئەو خوێنە لەناو میزا دروست بێمە لە هەندێک مناڵدا هەیە. هەندێک مناڵ بە جوڵە و بە وەرزش و بە ڕاکەڕاکەم حاڵتیان بۆ دروستە بێت، ئەو ژەر ئاساییە. بەڵام بۆی دڵنیابی کەوا ئەمە نەخۆشیێکی قورس نییە، بێت پزیشکی پسپۆڕ ببینێ. بەڕێزێک کە پرسیات بێ زەحمەت منداڵەکەم تەمەنی 4 مانگە زۆربەی کات سەر ئەکاتە سەر لایەک. هەموو کات بۆی ڕێک دەکەمەوە، بەڵام ئێستا هەز دەکەم کەمێک ملی خوار بووە. بەچی باش ئەبێت بارێک نەبێت؟ ئایا سەردانی کردنی دکتۆری ئەوێت یاخود باش دەبێت؟ پرسیارەکەشم ئەوەیە تا مناڵ تا تەمەنی چەند مانگ ئەبێت خواردن بخوات؟ 4 مانگی یان 6 مانگی؟ سەرەتا دەستکردن بە خواردن ئەبێت لە چێوە دەست بکە. بەڕێز، مەسەلەی ئەوەی کەوا منداڵەکەت لەسەرێک لا دەخەوێ، ئەگەر سەری وەکو چۆن لای خۆمانەڵ ئەگەر سەری خوار بۆ یان جێر بۆ بەلایەکە، وانێ حاڵەت هەندێک جار سەرینی توبیمانەیە کە پزیشک بۆ دیاریەکات بۆی بکڕیت بۆی بەکاربێنی، چکە ئەم حاڵەتە زۆر جار پێویستی بە ئەو سەرینە توبیانە هەیە، یان وتانە ئەسڵەن لەواچە سەرینی هەیە پێویست نەبێت، ئەو پزیشکەکە بۆ دیاری دەکات. بەڵام جێگای مەترسینیە، چکە تەمەنی 4 مانگە بۆ هەیە تا تەمەنی ساڵ بۆ ساڵ و نیو سەری ئەم منداڵە لە گۆڕانکاریایە، یعنی ئەگۆڕە شکڵی. لەبەرەوە جێگای مەترسینیە، بەڵام باشترە پزیشک ببینێت پێشەوەی قەرایی لەسەر بین. مەسەلەی ئەوەی مناڵ تا تەمەنی چەند مانگی ئەبێ خواردن بخوات لە 4 مانگی و بیان لە 6 مانگیەوە، ئەمە دوو ڕای جیاوازی لەسرە، هەردووکیان هەر تەواوە. مناڵ دەتوانێت کە لە تەمەنی 4 مانگی دەستکەی بە خواردن و دەتوانێت تەمەنی 6 مانگیە دەستکەی بە خواردن. بەڵام ئەبێ بزانین ئایا منداڵەکە ئامادەیە بۆ ئەوەی کەوا دەستکەی بە خواردنیان نا. بەچی ئازانی سەرەکی مناڵەکە ملی کۆنتترۆڵە کە دانیت سەرەکەی ملی خوار نابێ بەلایەکە، ملی کۆنتترۆڵە و توانای ئەوەی هەیە کە خواردن بخوات. لەو کاتەیە ئەگەر مناڵەکە تەمەنی 4 مانگیش بێت توانێت دەستکەی بە خواردن. و بەچی دەست پێ بکەیت؟ تەبەن باشترین شت کە لە بیداوت دەست پێ بکەیت بە شۆربایەک دەست پێ بکەیت، مەسەڵەن شۆربای برنج کە نەخوی تابێ و نەڕۆنی تابێ، بۆی تام دروست نەکا بۆ مناڵەکە و وردە وردە لە هەفتەیەکەمە بە شۆربای برنج دەست پێکەیت. دوایەوە وردە وردە بە پێ ڕێنمایی پزیشک دەستەکەی بە هەندێک میوە لەگەڵیا پزیشک بۆ دیاریەکە چ جۆرە میوەیەک بێ. بەڕێزەکە پرسێت مناڵەکەم زۆر لاوازە پۆلی یەکە، فقط مناڵێکی باخچەی ساوایانە. چەند جار بردومەتە لای دکتۆر، ئەڵێن هیچ کێشەیەکی نییە، شربێکی شتیان بووی نووسیوە و تەواو. چی بکەم تا کەمێک کێسی زیاد کە؟ ناتوانێت جانتاکەی خۆی هەڵگرێ بۆ داوام. بەڕێزم، ئەگەر مناڵەکە زۆر لاوازە ئەبێ بزانین کێش و باڵای لەگەڵ تەمەنی خۆیەتیانە، ئەمە ئەبێ پزیشک سەیری بکات، خشتەی تایبەتمانەیە سەیریەکەین بزانین کێش و باڵای لەگەڵ تەمەنی خۆیەتیانە. ئەگەر لە تەگەڵ تەمەنی خۆیان نەبوو دواکەوت بوو، پێویستە دەستکەین بە پشکنین بۆی بزانین هۆکارەکەی چییە. بەپی ئەوە بۆ دیاریەکەین کە ئایا حاڵتەکەی حاڵتی نەخۆشیە یان حاڵتەکە مەترسینیە، و بەپی ئەوەش پشکنین و ئیلاجی بۆ کرێت. باشترە سەردانی پزیشکی بکەی بۆ خۆی بزانین گەشە و کێش و باڵای چۆنە. بەڕێزێکی ترە پرسێت من کچەکەم تەمەنی 14 ساڵە بە بەردەوامی ئازاری ناوسکی هەیە، هەر خواردنێک بخوات دوای کەمێک ئەبێ بە ئازار، زۆربەی ڕۆژ کە ئازارەکەی زۆرە بێت ئەڕشێتەوە،
هەموو فەحس و سۆنەر تەنانەت نازۆری مەعیدەشیان بۆ کرد ئەڵێن هیچی نییە و کار چییە و چارەسەر چییە. بەڕێزم بۆ مەسەلەی ئازاری ناوسێک لە منداڵێکی تەمەن 14 ساڵ مادام بەس لەو کاتەیە کە خواردن ئەخوا وای لێت یعنی بەردەوام نییە بەس لە کاتی خواردنە بێت هۆکارمان زۆرە لەوانە مەسەلەن ئەبێت دڵنیا بینەوە و خۆتەڵێ مادام نازۆری بۆ کرا و نازۆرەکەی پاکە ئەمە زۆر شتێکی باشە لەوە ناترسین کە ئەمە برینی گەدا یان برینی دوانزەگری هەبێ ئەگەر فەحسی میکرۆبی مەعیدەش بۆ کردووە ئەوەشی هەر تەبیعیە ئەمەش شتێکی باشە. بەڵام تەمەنەکەی تەمەنی 14 ساڵ تەمەنی هەرزەکاریە زۆر جار لەم حاڵەتەیە هۆکاری تریشمانەیە لەوانە حاڵەتی قەلەقی بەهۆی مەکتەبەوە بێ بەهۆی هەر شتێکەوە بێ کە زۆر جارە بێتە هۆی تەشەنوزی قۆڵۆنی پێڵێن هەڵاوسانی قۆڵۆن غازات دروستە بێ و قۆڕەقۆڕی ناوسک و حاڵەتانی بۆ دروستە بێ طبعا ئەوەشە بێ پزیشک بیبینێ و پرسیاری لێ بکە و بزانێ و دەکارەکەی ئەوەیان ئەوە نییە و ئایا ئەم کێشەیە کە بەردەوام هەیەی ئایا پیسایەکی خوێنی پێوەیە پێوەی نییە ئایا کێشی لەگەڵا کەم ئەکایان کەم ناکە هەموو ئەمانە پرسیارن و ئەبێ لایەن پزیشکەوە بپرسێ و بەڕێزت بزانین هۆکارەکەی بۆمان ڕوونکەیتەوە ئێمە ئینشەڵا بە پێی ئەوەی کەوا بزانین حاڵەتەکە چییە عیلاجی بۆ داهێنین. بەڕێزێکە پرسیە کچەکەم 5 مانگە هەرچی ئەخوا تێهێنێتەوە ددانی دەرهاتووە واتە دەڕشێتەوە هۆکاری چییە؟ ئەو تکایە پێویستە لە چەند مانگی شتی تری بدەمێ جگە لە شیر. بەڕێزم مەسەلەی کچەکەت کە 5 مانگە تەمەنی ئایا لە تەمەنی چەند مانگی وەڕشێتەوە ئەویان نازانم بەڵام ئەگەر لە بێدایەتی تەمەنیەوە هەروە بوو بێت ئەمە حاڵەتێکمانەیەکەوە زۆر جار لە بینی سووریانچک لەگەڵ گەدەیە لەبێ لەگەڵ مەعیدەیە با بڵێن فەتحەیەک یان کونیەکەیە و کونیەکەوە خواردنەکە شتە خوارەوە زۆر جارەوە شلە لە مناڵە کە شیرەکە ئەخوات دێتە دەرەوە حاڵتێکە ئەگەر کێشی لەگەڵا کەمی نەکرد جێگای مەترسی نییە ئەگەر گریانی زۆر لەگەڵا نەبوو جێگای مەترسی نییە. هەندێک جارش لە واچێ پزیشکەکە ڕێنماییت بکات کەوا شیری دژە ڕشانەوەی بۆ بنووسە ئەگەر شیرەکە شیری قوتوب بێ بەڵام بۆکو ئەوەی کەوا بڵێ لە چەند مانگیە شتێکی بەمێت پێشترش باسە کرد لە تەمەنی 4 مانگی بۆ 6 مانگی بە پێی ئامادەی مناڵەکە بۆ خواردن ئامادەی مناڵەکە بۆ خواردنەوەی وەکوتم معنیە بێ ملی کۆنتڕۆڵ بێ ملی گرتی بێ کوکوڵداری خۆمان ئەڵێن ملی گرتی بێ و ئامادە بێکەوە کە خواردنەکەی تێ ملی بەلایە نەکەوێ مناڵێکی تونەتۆڵ بێ و هەستیشی بۆ خواردنی هەستکەی دایکەکە هەستەکات مناڵەکە حەزی لە خواردنی کەشەیە کە لە دەمی نزیکەکەیتەوە حەزی پێکات کەواتە مناڵەکە ئامادەیە و ئەو کاتە ئەتوانی دەستکەی بە خواردن لە 4 مانگی بۆ 6 مانگی بەچی دەست پێ بکەیت تەبان بە شۆربا دەست پێ بکە و وردە شۆربای برنج باشە بەڵام بە شەتێخێ و ڕۆن و ئەم شتانی تێ نەکەیت وردە ئەندێ ڕێنمایی ترەکرێت لایەن پزیشکەوە کە چۆن میوەی بیتێ لەگە خواردنەکانی ترە. بەڕێزێکە پرسیە من کوڕێکم هەیە باڵای لە تەمەنی خۆی بچووکترە بردم بۆ لای دکتۆر وتی گەشەی وەستاوە پێویستە چی بۆ بکەم؟ بەڕێزم مەسەلەی کێشەی باڵا زۆرە لە حاڵەت لە مناڵانە زۆرە ئەبێ پشکنینی وردی بۆ بکرێ ئەبێ بزانین ئایا باڵای بزەبەت ینی کە باسەکرێ لە باڵای هاوتەمەنی خۆی کورتترە پشکنینی بۆکەیم بزانین ئایا حاڵەتەکە نەخۆشیە یان نەخۆشی نییە ئایا پەیوەندی بە ویراسیەوە هەیە نیەتی باڵای دایک و باوکیشمان پێویستە بە پێی ئەوە ئەگەر حاڵەتەکە ویراسی بێت ڕەنگە شتێکی وای لەگەڵا نەکرێ وەڵام ئەگە پەیوەندەکە بە پەیوەندی بە نەخۆشی و هەبێت لەوانە کەمی هۆرمۆنی گەشەی هەبێت کە فەحسی بۆ کرێ یان نەخۆشیەکی وەکو خوددەی هەبێ یان هەر حاڵەتێکی کەوا نەخۆشیێکی قورس بێ ئەبێ بە پێی ئەوە چارەسەر بکرێ. بەڕێزێکە پرسێت منداڵ لە تەمەنی 1 ساڵیدا کێش و باڵای چەند بێ ئاساییە؟ بەڕێزم زۆر جار ئەبینم لە هەندێک خشەدانرێت لەسەر شیری قوتوەکان یان لەسەر هەندێک ڕێکلاموانە مەسەلەن دەڵێ منداڵ لەم تەمەنەیە باڵای ئەوەنە بێ لە 4 ساڵیە بێ 100 سانتیم بێ ئەم حاڵەتانە دەقیق نین. ئێمە شتێکمانەیە جەدوەلی گەشەی مناڵی پێڵین خشتەی گەشەی مناڵ کێش و باڵای لەسەر خشتەکە دیاریەکەین بەپێی ئەم خشتەیە ئێمە
قرارە دینکەوە ئایا کێش و باڵای منداڵەکە تەبیعیە یان نا هەمووشی شتێکە پێوترێ ڕێنج یعنی ڕێنج چیە مەبەستمان ئەوەیە مەسەلەن منداڵێکی تەمەن با بڵین 4 ساڵ کوڕ بێ یان کچ بە پێی کوڕ و کچەکەش جیاوازە مەسەلەن منداڵێکی تەمەن 4 ساڵ نووسراوە 100 سانتیم ڕەنگە ئەڵێ بێت باڵای 100 سانتیم بێ بەڵام شەرت نییە 100 سانتیمێ بۆ نمونە ئێمە لە 98 سانتیمەوە هەتا ئەوکو 103 سانتیم 104 سانتیم یان 105 سانتیم بە پێی ئەو خشتەیە کە دیاری کراوە ئەڵێن ئەمەنە تەبیعیە لەو بینەیە بێ یعنی مەسەلەن 98 و 100 ئەوە نەبێت تەبیعیە بە پێی تەمەنەکەی یعنی هیچ تەمەنێک نابێ بڵێ ئەم تەمەنی 1 ساڵە ئەبێ باڵای مەسەلەن 75 سانتیم بێ یان ئەوە نەبێ ئەبێ بڵێ لە بینی ئەوەنەوە بوو ئەوە نەبێ ئەوە دکتۆرەکە پێتەڵێ پزیشکی منداڵانەکە پێتەڵێ ئەبێ لە بینی ئەوەنەوە بێ ئەوە ڕاستترە و دەقیقترە کەواتە بخەیتە سەر جەدوەلی گەشەی باڵا بۆی دڵنیاتر بیتەوە بەڕێزەکە پرسیە کوڕەکەم 4 مانگی تەواو کردووە لە کاتی وەستانی تەنیا پەنجەکانی ئەخاتە ئەرز پاژنەی بەرز ئەکاتەوە ئەوە ئاساییە لەم تەمەنیان کێشەی هەیە 4 مانگ جارێ زووە ئەگە تەنیا پەنجەکانیشی بخاتە سەر ئەرز شتێکی زۆر ئاساییە جارێ زۆر زۆر بۆ حاڵەتە متابعی بکە باوزانین لە تەمەنی 6 مانگ و 7 مانگە چۆنە بێ یان تەمەنی بەرەو زیاتر ڕۆژ چۆنە بێ جارێ زۆر زووە بۆ حاڵەتە کە قسەی لەسەر بکەیت و هیچ کێشەیەکی نەیشەڵا منداڵەکەم ڕشانەوەی لەگەڵا تەمەنی 3 مانگ و نیوە ئەم بەڕێزێکم پرسیاری کردووە هەر لە کاتی لەدایکبوونەوە لەگەڵی دابووە دکتۆر ویتی مەعیدەی شلە اینجا شیری ئەیئاری بۆ نووسی خۆی منداڵەکە زۆر قەبزیشە اینجا بۆ شیرە ئەوەنەی تر قەبز بوو ئێستا بۆم کردووەتە شیری نیوتری هۆڵاند کۆمفۆرت ئایا خراپ نییە ئەم دوو شیری پێکەوە بدەمێ بەس بەجیا تێکەڵی نەکەم هۆکاری قەبزەکەی گەڕێتەوە بۆچی لە تەمەنی ساواییدا بەڕێزم ئەگەر منداڵەکەت ڕشانەوەی زۆرە زیاتر ئەوەیەوە پێوتر نەکڕشانەوە پێوتری هێنانەوەی شیرەکە و تەمەنی 3 مانگ و نیوە شیری ئەیئار شیرێکی باشە پێوتری ئەیئار یعنی دیژە ڕشانەوەیە بەڵام ئەگەر مەسەلەن هەستەکرد لە شەریکەیەکی شیرە و ئەیئارە قەبزترێکە ئەتوانێت بیگۆڕی بە شەریکەیەکی تر بەڵام بەڕای من ئەوە کێشە نابێت ئەگەر پیسایەکەی زۆر ڕق نەبێت لە کاتی پیسایکردنە بەڵام درەنگ پیسای بکە بەڵام ڕق نەبێ و عزیەتی نایە لە کاتی پیسایکردنە جێگای مەترسی نییە ئەتوانین هەر لەسەر شیری ئەیئارەکە بەردەوام پێویست ناکات تێکەڵی بکەیت بەڵام ئەگەر قەبزەکەی زۆر زیاترە ئەوە شیری دیژە قەبزی مانەیە ئەتوانین ئەویان دەست پێ بکەیت باشترە ئەوش پزیشک بۆ دیاری بکە بەڕێزێکە پرسێ کوڕێکم هەیە فحسم بۆ کردو ئەڵێت هەڵگری تەلاسیمایە ئایا چارەسەری هەیە زۆر بێڕەنگەنانی زۆر کەمەخوا بەڕێزم هەڵگری تەلاسیمیا شتێکی زۆر ئاساییە ئەگەر هەڵگری تەلاسیمای ماینەری پێڵن حاڵتێکی زۆر ئاساییە هیچ کێشەیەکی تەندروستی دروست ناکات ئەگەر جارجار تۆزی لاواز بیان خوێنی کەم بوو کە ئەو شەر حاڵتێکە ینی جێگای مەترسینی و زۆر ئاساییە هەندێک جار حەبی فۆلیک ئەسیدمانەیە بە حەبەمانەوە بە شروع بەمانە ئەمە یارمەتی دروستبوونی خوێنەدات ئەتوانین جارجار بیدەین بۆ مناڵانێکەوە هەڵگری تەلاسیمان بۆ مەسەلەیەک کەم خواردنەکەشی ئەبێ بزانین ئایا هۆکارەکە تەنیا ئەوەیەکەوە هەر تەبیعەتی مناڵەکە وایە چونکە زۆر جار مناڵ لە تەبیعەتی وایە کە خواردن کەمەخوا و بەتایبەتی لە دوای تەمەنی ساڵەوە تا نزیکی تەمەنی 3-4 ساڵ خواردنیان ئاتەن کەمە بەڵام ئەوە ئەگەر حاڵەتەکە نەخۆشی نەبێ و هەرەوە بێت کێشەیەک نابێ و هیچی ناویشەڵە ئایا مناڵ لە چی وەرزێکدا لەدایک ببێت باشە بۆ ئەوەی کەمتر تووشی نەخۆشی بێت بۆ وەرزەکان چی گاریکەریکی هەیە لەسەر منداڵی تازە لەدایک بوو بەڕێزم ئێستا دنیایەکی پێشکەوتووە زستان و هاوین تقریبا فەرقێکی وای نەماوە ئەگەر زستان بێت ئەوە گەرمکەرەوە هەیە و ئەگەر هاوینش بێتەوە فێنکەرەوە هەیە بەڕای منەوە وەکو لانی تەندروستی هیچ شتێک نییە لەسەریکەوە بڵێ لە کام وەرزە باشتر لەدایک بێ لە هەر وەرزێکە لەدایک بێت منداڵێکی لە شتاق و تەندروست بێت و دایکەکە بەسەریەوە نەخۆشی قورسی نەگرتی بێت ئینشەڵڵا هیچ کێشەیەکی نابێت هیچ ڕەبتێکی بە وەرزەکانەوە نییە وەرز شتێکە هیچ ڕەبتێکی بەو حاڵەتانەوە نییە بەڕێزەکە پرسیار ڕێنمایی چییە بۆ دایکان و باوکان پێشەوەی منداڵیان ببێت چی بکەم بۆی منداڵێکی ساغ و تەندروستیان بێت
ئەمە شتێکی زۆر باشە، پرسیارێکی زۆر جوانە. بەڕێزم مهمترین شت گرنگترین شت بۆ دایکان ئەوەیە کە لە کاتی دووجانیە بەردەوام سەردانی پزیشکێکی ژنان و مناڵبوون بکەن و ئەو ڕێنمایانەی کە پێیانە درێ بە مەزبوطی و بە جوانی جێبەجێ بکەن لەگەڵ یا بڕۆن هەتا تا کاتی مناڵبوونەکەیان لەگەڵ پزیشکی ژنان مناڵبوونەکە بۆ ئەو مۆعیدانەی کە بۆیان دانراوە بە مەزبوطی سەردانی بکەن و هەر کێشە و گرفتێکیان هەبێ بۆیان چارەسەر بکرێ. ئینشەڵڵا منداڵێکی لە شتاق و تەندروستیانە بێت. ئەمە یەک و دووش مەسەلەی تەمەنیش ئەساسە. باشترە ژنان لە بینی تەمەنی 18 ساڵ بۆ 35 ساڵە مناڵیان ببێت. یعنی لە پێش تەمەنی 18 ساڵە زۆرجار کێشەی تەندروستی بۆ مناڵەکە دروستە بێت. لەوانە مناڵی داون یاخود مەغۆلی پێڵەن مەغۆل یان هەند مناڵێکی کەوا ئەو کێشە تەندروستی قورسانی هەیە زۆرجار لە پێش تەمەنی 18 ساڵ یان لە دوای تەمەنی 35 ساڵ ئەو حاڵەتانە ڕووەدا، لەبەرەوە باشترە لە تەمەنی 18 ساڵ بۆ 35 ساڵا بێت. زۆر سوپاس بۆی بەڕێز و بمان برن لە هەر کەم و کورتی و گرفتێکە هاتبێتە پێش و هەر بەڕێزێکە پرسیارێکی کردووە و لە ئێستا فریان نەکەوتوین. ئینشەڵڵا لە بەرنامەکانی داهاتووە لە خزمەتی ئەوەی بەڕێزابین. زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان.